دکتۆر محەممەد یەقباڵ لاهووری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکەی لە عاریف و فەیلسوفە گەورەکانی جیهانی ئیسلامیە ئەو دامەزرێنەر و درێژە پێدەر و ڕنگ پێدەرەوەی عیرفانێکی شۆڕژگێڕانە و عیرفانێکی جوامێرانەیە. ئەو بڕوای بەوەیە کە لە نەمانی دەوڵەتی ئیسلامی و نەمانی سایە و سنوورێ بۆ مسلمانان بیرکردنەوە لە عیرفانێکی زاهیدانە و بەرەوخواچوانە کە مەولانای ڕۆمی و بەشێکی تریا ئیمامی غەزالی پێشتر برەویان پێداوە شتێکی باش و دروست نییە، چونکە یەقباڵ لاهووری بە ڕەحمەت بێ فترەی دەرکەوتنی عیرفانەکەی فترەی دەرکەوتنی فەلسەفەکەی بریتی بوو لە دوای ڕمانی خلافەتی ئیسلامی لە 1924دا و بیرکردنەوە شۆڕژگەڕیەکانیشی ڕۆڵیان هەبوو لە دروستکردنی دەوڵەتی نوێی پاکستاندا. ئێمە لەم ئەڵلقەی بەرنامەکەدا باز لە خراپیەکانی عیرفان دەکەین. ئایا عیرفانی ئیسلامی هەمووی هەر ئیجابیات و جوانی و پەسەندێتیە یا دەگونجێ خراپی و کەم و کورتی و ناتەواویەکانیشی هەبن و تۆخکردنەوەی عیرفان بە تایبەت لە ئێستادا تا چەند دەسەڵاتدارانی دنیا سوودیان لە کزۆڵەیی و لە خۆکەنارکردن و لە گۆشەگیری و خەڵوەت نشینی بەشێ لە عورەفا و لە خەڵکی بانگەشەکاری عیرفان وەرگرتووە. من ئەمڕۆ لە مەڵقەی بەرنامەکەمدا باز لە خراپیەکانی عیرفان و کەم و کورتیەکانی عیرفانەکەین کە لە ئەڵلقەکانی ڕابردوودا هەمووی باز لە جوانی و لە ئیجابیاتەکانی عیرفان بوو، بەڵام بێگومان عیرفان سەرنجام هەموو ئیسلام نییە و دەگونجێت تەنها بەشێکی بچووک بێت لە ئیسلامی پیرۆز، دەگونجێ ئەویش کەم و کورتی و ناتەواوی هەبێت. دکتۆریان پڕ بەدڵ سپاس دەکەم بۆ دەرفەتەی کە بە ئێمە دەبەخشی. سپاس بۆ جەنابیشتان و عزتان کێشام لە خزمەتانە. زۆر سپاس خزمەت لە ئێمە. دکتۆر لە پێشەکە باسم لە ئەوە کرد کە تەوەری بەرنامەیەم جارەمان باز لە خراپیەکانی عیرفانە. نازانم بەس ئەگونجێ ئێستا بینەر چاوی ئەبلەق بوو بێ ئایا عیرفان خراپی هەیە کەم و کورتی هەیە لەوەچێ تا ئێستا وەندەی بیستووە وەندەی کاری کردووە کە عیرفان کرۆک و دەرەوە و هەمووی هەر جوانی و هەر ئیجابیات و هەر ناتەواویە. مە بەسمەیە دوورە لە ناتەواوی. قسەی جەنابتان چییە لەم بارەیەوە؟ طبعاً ئەگەر یەک قسەی یەک ئاماژەی بپەلە بەم پێشەوە ئەگەر هەموو شتێک بیەوێ هەموو دیاردەیەک ئێمە بمانێ بە تەندروستی بمێنێتەوە بەڕاستی ئەبێ بەردەوام پیاچوونەوە و با بڵێن چاودێری بەردەوامی بکەین بۆ ئەوی کە هین نەبێ وەکو ئاوی کانیەک وەکو ئاوێکی سازگار کە ئەگەر کەسێک بیەوێ ئەم جۆگایە تا کۆتایی بڕوابێ بەردەوام چێوماڵی بکە بێ بەردەوام بە شوێنی جۆگەی ئەو جۆگایە بگەڕێتەوە بزانێ پوش و پەڵاش و بزانێت کە هەندێک خەڵتە و هەندێک شت نەبێتە هۆی ئەوەی کە ئاوی سازگاری سەرچاوەکە و کانیەکە بە دروستی بگاتە ئەو شوێنانی کە پێویستە. ئەمە گرنگە ئێمە لەو ڕوانگەوە بەڕاستی بێ بەردەوام نەک هەر بۆ عیرفان بۆ هەموو شتەکان هەموو دیاردەکان کە هەن لە گردوونە و لە ژیانی ئێمە بەتایبەتیش ئاین من پێم وایە ئەگەر بمانێ ئاین ئەو ئاینە زیندووە بێ کە بتوانێت لە دوای 1400 ساڵ لە دوای سەدان ساڵ با بڵێن چەندین سەدە با بڵێن هەزاران ساڵ نەک هەرە بۆ ئێستاش بۆ هەزاران ساڵ بمانێت ئاینێکی زیندوو بێ ئەبێ بەردەوام لە کێوماڵکردن یابین ئەبێ بەردەوام لە پیاچوونەوەی کۆمەڵە شتابین کە وامان لێ بکات بە دروستی شتەکان هین بکەین. چونکە بەڕاستی دەقەکان وەکو سەرچاوە پاکەکە وایە کە دوجار مرۆڤەکان با بڵێن ئەو ئاوەی کەیەتە دەرەوە بتێونەتەوێت بەردەکان و ئەو خۆڵ و ئەو دەوروبەرەی کە هەیە ڕەنگی ئەو دەوروبەرە ئەگرێت و کەم تا زۆر کاریگەری لەسەری ئاوەکە هەیە. بەڕاستی ئێمە پێویستە ئەو هینە بەکو وەکو پێشەچێکی وەکو سەرەکی وەرگین. خاڵی دووەم من ویستم بیڵێمەوەیە کە بەڕاستی ئەگەر بگەڕێنەوە بۆ خودی قورئان خۆی بەڕاستی ئەتوان بڵێم مهمترین شت لە ئیسلامە ڕۆحی هەموو ئاینەکان بە تایبەتیش ئیسلام و فەلسەفە و هەموو دیاردەزانستیەکانەوەیە کە بەڕاستی ناوی ڕاستەقینە لە ناوی ڕاستەقینە و پڕاوپڕ بۆ دیاردەکە بدۆزیتەوە ناوی لێ بنەی بە وەکو ئەوی کە خۆی هەیە. بەڕاستی ئەگەر ئێمە سەیری قورئانی پیرۆزکەین کە کاتێ یەکەم مرۆڤ دروست ئەکرێ کە با بڵێن ئادەمە وەکو ئەوەی کە مەسەلەن باسەکرێتوانە خی گەورە یەکێ لە کارە هەرە گەورەکان کە بۆی ئەکا ئەوەیە کە فەرمێ وعلەمە ئادەمە الئەسماء كلها، یعنی خی گەورە توانای ناولێنانی دا بە مرۆڤەکە بەو مرۆڤە بەم بوونەوەرە تازە بەم مەخلوقە تازەی کە دروست بوو
چونکە بەڕاستی ناونان لە شتەکان وات لێکا لە ڕووی دەروناسیەوەمە ئێستا دەرکەوتووە ئەڵێ هەموو دیاردەیەک لە گردوونە کاتێک تەسیر لەسەر تۆدا ئەنێ کاریگەری لەسەر تۆ دانێ کە تۆ ناوی لێ بنی هەتا ناوی لێنەنە هیچ کاریگەریەک لەسەر تۆ دانانێ ینی بۆ نمونە ئەگەر کەسێک بکۆڵێ دوو لە ڕووی بەڕێستان جنێو بە تۆ با جنێو بە تۆ با کەسێکیش سایشی تۆ بکە تۆ ئەگەر لە لای خۆتەوە ناوی لێ نەنەی بڵێ ئەم کەسە جنێوی بە مندا ئەم قسەی ئەم مەبەستی جنێو بوو ینی خۆی دیاردەیەک هەیە لە دەرەوە کە بریتە لەوەی کە کەسێک با بڵێن ڕەفتارێکی نواندووە بەڵام ئەم ڕەفتارە هەتا تۆ ناوی لێ نەنەی کە ناوی ئەو ڕەفتارە چییە تۆ کاردانەوەت بۆی نابێ تەسیری لەسەر تۆ نابێ چونکە ڕەنگە مەسەن هەر هەمان ئەو کەسە ئەو قسەیکا بۆ کەسێک وەکو دەستخۆشی وابێ ئەو بە دەستخۆشی لێ تێبگا بەڵام هەمان ئەم قسە بۆ کەسێکی تر با بڵێن بە سەرزەنشکردن یا بە جنێودان یا بە ڕەفتارێکی نەشیا و سیرێک کەواتە ناولێنانەکەی تۆ واکات ئەو شتە با بڵێن بکەوێتە چه چوارچێوەیەکەوە و چۆن بەرخوردی لەگەڵا بکەی و چۆن لی تێبگەیت و مامەڵی لەگەڵا بکەی ئەم خاڵە زۆر مهمە بیستم کە بێڵم وعلەمە ئادەمە الئەسماء کولها خوای گەورە توانایدا بە مرۆڤ ئەتوان بڵێن گەورەترین توانا کە خوددا دای بە مرۆڤ ئەوەیە کە بتوانێت ناو لە شتەکان بنێ بەڕاستی زاراوە دروستکە وشە دروستکە فەرهەنگ دروستکە چونکە ئەگەر ئێمە بمانەوێ شتەکان قسەیەکی ئەو کۆنفۆشیوزەیە کە من زۆر پێم جوانە ئەڵێ کاتی خۆی ئەوە بارودۆخی وڵاتی چین وەکو چۆن بارودۆخی وڵاتی ئەمە ئێستا بەداخەوە هەموو شتەکان تێکچوون وڵاتی چین بارودۆخێکی نائاسایی پتیا دروست بوو وڵات تێکچوو وتی خەڵک چوون بۆ لای کۆنفۆشیوز وتیان چارەسەر چییە وڵات خۆتەزانی تێکچوو بارودۆخ هەمووی بێسەروبەر و بێشیرازە تێکچوو هەمووی چار چێت چار کۆنفۆشیوز ئەڵێت چار تەنها یەک شتە یەک شت ئەوژەوەی هەر وشەیەک بەمانای ڕاستەقینەی خۆی بەکاربێنرێ هەر وشەیەک بەمانای ڕاستەقینەی خۆی بەکاربێنرێ ینی ئێمە بۆ نمونە ئەگەر بین بڵێن عیلم زانست ئەبێ بزانین مەبەست لە زانست چییە کاڵێن عەقڵ ئەبێ بزانین مەبەست لە عەقڵ چییە ینی ئەگەر بمانەوێت ئێمە لە بەرامبەرەکانمان لەگەڵ بەرامبەرەکانمانە بتوانین دیالۆگ بکەین ئەبێت جارێ ئەو وشە و زاراوانەی کە قسەی لەسەرەکەین ببێت بە وشە و زاراوەیەکی هاوبەش ینی ناکرێت من باس لە دیاردەیە بکەم بەڵام بەپێی تێگەشتنی خۆم جەنابیشت باس لە هەمان ئەو شتە بکەی بەڵام بەپێی تێگەشتنی خۆت ئەو کاتێک تێناگەین کەسمان تێناگەین ینی ئەگەر بە سەدان سەعات قسە بکەین ناگەینە ئەنجام ئەبێت جارێ بین هەنگاوی یەکەم بڵێن بۆ نمونە عیرفان یانی چی عیرفان یانی چی وانە ئەنجا هەردوو لامان یەکلای نزیک بینەوە یەکلایی بینەوە لەسەرەوەی کە زۆرترین نزیکبوونەوەمان هەبێت لە پێناسەکردنی زاراوەکە یا لە تێگەیشتن لەم وشەی کە هەیە لە ناونان لە دیاردەکە چونکە ئەگەر نتوانین ناو لە دیاردەکە بنێن ئەو کاتە وەکو کابراوتی وەکوایە بمبورە وەکوڵێ لە ناو ئاوا جووتەکەی ئاوی جووتی ناو ئاوەکەی چونکە ناگەیتە هیچ ئەنجامێک بۆیە من قەناعەتم وایە ئەگەر ئێمە بڵێن خراپی یەکەمی عیرفان چییە خراپی یەکەمی ئەوەی کە عارفەکان کردیان چییە بە یەک تعبیری کورد بریتی بوو لە تێکدانی زاراوەکە بریتی بوو لەوەی کە شتەکانیان لە با بڵێن لە ناونانە ڕاستەقینەکەی کە خوددا ناوی لێ نابوو گۆڕیان بۆ ناوێت کە مرۆڤ ناوی لێنا ئاخر خە مۆسلەیەکی مهمە زانی خۆ جیاوازی کتێبە ئاسمانەکان لەگەڵ کتێبە مرۆڤەکان لەوایە کتێبە ئاسمانەکان زاراوەکان خوددا خۆی دیاری کردووە ینی خوددا ئەڵێ ئەم شتە ئەوەیە و ئەمە ماناکەیەتی و لەناو وەکوڵێ کۆی دقەکانە لەناو کۆی ئەو با بڵێن تێکستانی کە لەناو کتێبە ئاسمانەکە هەیە تۆ توانی مانای ئەوە دەربێنی نەک ئەوەی کە من چۆنی لێ تێگەم وەکو منی مرۆڤ بەڕاستی من قەناعەتم وایە کێشەی یەکەمی گەورەی ئەمەی کە عیرفان خراپی عیرفان چییە یا با بڵێن خراپەکانی ئەوەی کە عارفەکان کردیان بەڕاستی ئەوە بوو کە وشەی علمیان لە قورئانە گۆڕی بۆ وشەی عیرفان ینی ئێمە گەر سەیری بکەین ئەم حاڵەتە بەداخەوە زۆر کەم دەرکیشی پێکراوە بەڵام ئەو یەکی مەسەن خۆشبەختانە خەڵکێ دەرکی پێکردووە بۆ نمونەی چێلەوانەی کە دەرکی پێکردووە کاک ناسری سوبحانیە لە کتێبەکەی لەو نۆکاسێتەی کە باسی ئەسماء الله الحوسناکە ناوە پیرۆزەکانی خوای گەورە ناوە جوانەکانی خوای گەورە ئەلەیا زۆر بە جوانی باسەکە ئەڵێ یەکێ لە شتە خراپەکانی با بڵێن ئەوانەی کە لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وە چوار هاوڵی سەرەکی پێغەمبەر درودی خوای لێ ڕازی بێ ئەوە بوو کە بەڕاستی ناوی تازە دروست بوو ناوی تازە دروست بوو ناولێنانی تازە دروست بوو ینی بۆ نمونەیەکە لەو ناولێنانانە
هاتن وشەی فقهیان زیندوو کردەوە یعنی کۆمەڵی لەوانەی کە خەریکی مەسلەی شریعەت و با بڵێن ئەحکامەکان بوون ئەوەی کە مرۆڤ چی بکەم و چی نەکەم مەسە من چۆن دەستنوێژ بگرم چۆن دەستنوێژ ئەشکێ چۆن مەسەلەن ڕۆژوو بگرم چۆن ینی حەجەکان چین حەج چییە ڕوکنەکانی حەج چییە مەسەلەن فڵان چییە فڵان چییە ئەمانە هاتن چیان کرد وشەیەکیان داتاشی کە وشەی فقهە کە ئەم وشە بەڕاستی لە قورئانە نەبوو مەفهومی فقه بەمانای قورئان یا مەفهومی شریعەت کە لە سەیریکەی لە قورئانە ئێسمە زۆرینەی مەلاکانی ئێمە گەل لەم سەردەما بێ باس لە ئیسلام کات کە هەردەم کاتەوە مامۆستا بەڕێزەکە یەکسەر لە شریعەت وا ئەفەرمێ ئەگەر ئێمە سەیری قورئان کەین وشەی شریعەت لە هەموو قورئانە یەکجار هاتووە ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون يعني بكرتكي الشريعة قد بمعنى أو مفهوما يك استعمل كان بكاريان ما مسائل كان بكاريان كواتا أتوعين بلين كشيء جورا لإسلاما بيجوا يدوروا بركة ودركة دجمناني بيت وخلقي دروي خوي بيه بريتيا خدي أوانيك خوان هالقري أيني إسلاما يعني هاتن وشكان يعني لحالة طبيعي بابلين دروس تشوات شوا سياق قرآني كي دركت بو واتاي كتر كواتا الشريعة يشبه له وشانك لأراس الطبيعي كي خوي دركرا براسي خالي كتر كمسألة فقه إما قصي قرآن كين لا فقه لا قرآن كين وشيء فقه قد ما معناش ونايك استعلا لا ملاكان مثلا بمعنى فقه بكارية يعني وشيء فقه لقرآن قال سيدي كي بمعنى إدراكية بمعنى فهمية بمعنى تيجشتنية لهم قلوب لا يعقلون بها ولهم آذان لا يسمعون بها أفرمي بل أكثرهم لا يعقلون أكثرهم لا يفقهون مثلا وشيء فقه يا فقيه يفقهون وأنا سيركن يعني هم بو كافر بكار هاتوا هم بو منافق زاتر بكار هاتوا قد تبيني كي لقرآن زاتر بو كافر وبو منافق وبو أشتانا بكار هاتوا براسي بو خلق إيمان دار بكار نهاتوا يعني أمهر تبيني كي زور جوهرية أمي كمن أرزي بالرئيستانية كم كواتا هاتن وشيء كان دروس كرد كوشيء شي بو وشيء فقه بو كالراسية أمان هاتن شيان كرد وشيء علم يعني خويل أصلا وشكا وشيء علم بو يعني أوي كواتاي قرآنية يعني تيجيشتني دروس بابلين درهناني بنما كان لآين كتشون رفتار كين شيب كموشي نكم يعني هلا لهمر يكوا هم للدنيا بينية وأمي من دنيا بيني وتروانين بو خوا بو بون بو جيان بو إنسان بو أمشتانة شون به وهر هم أوشي كمن شون بابلين أم بيوندية لغل خوا برقرار كم مثلا عبادات شو معاملات بمفهوم فقهي تقليدي كزول جاي اما بيستو معنا وخندو معنا يعني سيريكي لقرآن هرهموي اما بيوتري علم مثلا تو سيريكي لقرآن اما قال سيري وشيء علم كاين لقرآن براسي همو اوانا اقريتوا هرهمو يقريتوا واصلا عالم لقرآن بريتيل ام كسيك يسبون من يك ايات قرآني بينينو لسورة الزمر ايات نو وايدرو فمي اعوذ بالله من الشيطان الرجيم أمن هو قانت آناء الليل ساجدا أو قائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب كواتا لا يعلمون ولا يعلمون صفات عالم وعالم نبون وعوانا هم علاقي بالشيء بحالته الروحية وهي أمن هو قانت آناء الليل ساجدا أو قائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه يعني كواتا علم لمفهوم قرآن مفهومك هم فقه أقريتوا أم قسم مهمة هم فقه أقريتوا هم عرفان أقريتوا هم مو زانستكاني تري قرآن أقريتوا أو كلا دواترابي وترا وفلسفة وتأمل مثلا تدبروا مثلا ما قال سيدي كان آخر خو براسي عرفاني إسلامي بابلين فلسفي إسلامي أقر بشيء ودروس دراسة سيدي كان بريتيلا شيء بريتيلا أنجامي تأمل وتدبر وفهم وإدراك وأمشتاني كمروفيكا زۆر باشە دکتۆر کێ بم گۆڕانکاری هەستاوە ئامانجیان چی بووە لەوەی کە وشەی عیلم بۆ مەبەستێکی تر بەکاربێن یا بۆونە بەرەو عیرفانی بەرن ئەمە خۆ لە ڕابردوودا بۆونە لە ناو دەوڵەتی ئیسلامی ئەوانەی کە بانگە شەکار و پێشەنگ و پێشڕەوی عیرفان بوون خەڵکانێکی باش و پاک و سەرڕاست بوون ئەگەر ئێستا ئێمە زەرەر و زیانی ئەم گۆڕانکاریە بچنینەوە ئامانجی ئەوان چی بووە لە چاندنی ئەم تۆوەی کە ئێستا ئێمە زەرەکەی ئەچنینەوە مامۆستا ڕاز من ڕەنگە وەڵامی ئەم پرسیارە پەیوەندی بە کۆمەڵێک لایەنی زۆرەوە هەبێ ینی تۆ بێ بگەڕێیتەوە لە ڕووی مێژوویەوە بزانی ئەم وشە کەم جار لەکوێ پیا بووە
و چێ یەکەم کەس بەکاریهێناوە کە من تا ئەم لە حزەی کە زانیاریم هەبێ ڕۆشن نییە یەکەم کەس چێ بەکاریهێناوە بەڕاستی ینی ڕۆشن نییە چ یەکەم کەس وشەی فقهی بەکارهێناوە بە مانای ئەوەی کە کردوێتێ بەدیلێ بۆ وشەی عیلم کە بەمانە قورئانیەکەی کە ئەرزی بەڕێستانم کرد ینی ئاسان نییە ئەمە پێویستی بەوەیە تۆ بگەڕێتەوە سەر وەکۆڵێ لە ڕووی مێژوویەوە بزانی ئەم وشە یەکەم جار چۆن بەکار هات و چێ بەکاریهێنا ئاسان نییە وەڵامی ئەو هینا مەسەلە من یالانی کەم من ئەوەی من ئاگادار من هیچ کەسێک شگرا بم یەکەم کەس بەکاریە نابێت ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم بەڕاستی هۆکاری ئەم حاڵەتە چی بوو هۆکاری ئەم حاڵەتە من ڕەنگە بڵێم هەندێک هۆکار بتوانین ئاماژە پێ بکەین نەک هەمویان یەکێ لەو هۆکارانە من بە قەنەعاتی منەوە بوو کە بقەنعاتی منەوەی کە ئیسلام لە با بڵێن لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و چوار هاوڵی سەرەکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە با بڵێن لە فەرمانڕەوایی شورا و ئەمانە بوو لە حاڵەتە نۆرماڵ و ئاسایەکەی دەرچوو کە لە حاڵەتە نۆرماڵ و ئاسایەکەی ئەوەی کە با بڵێن خوای گەورە دیاری کردووە وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون يعني إخوة جورا شورى خصوصا نيوان دور ركن زور جوري إسلام كصلاة كبروجوبنا براسي بروجوبنا الذين يقيمون الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون يعني زكاة ببورن کەواتە هۆکارەکە چی بوو لە هۆکاری سەرەکی بە قەنەعاتی من هۆکارێکی سیاسی بوو هۆکارە سیاسیەکە ئەوە بوو کە لە دوای ئەوەی کە با بڵێن خلافەتی ئیسلامی بوو بە پشتاوپشت لە دوای مەعاویە بوو بە پشتاوپشت بەڕاستی ئیتر ئیسلام و زاناکان نەیانتوانی بە شێوەیەکی با بڵێن بێلایەنانە لە سای دەوڵەتێکی بێلایەنی ئاساییە بتوانن گەشە بە زانستەکان بن ڕەنگە ئەم قسە هیچێک گوێی لێ بگرێ باشە بڵێ چ کۆت و بندێک هەیە حقت وایە حقیقەتی وایە یعنی ئێمەگەر سیرکەین سادەترین نمونە ئەوەی ئەمە سەیری مێژووی هەزار ساڵەی مێژووی ئیسلام کە سیرەکەی باسکردن لە سیاست الأحكام الشرعية مثلا یا ئەحکامی سوڵتانیە و ئەم شتانەی کە زۆر جار هەندێک لە کتێبەکان هەیە سوێرەکەی کەمترین باسی لەسەر کراوە یعنی زۆرتر عولەماکانی ئێمە مەشغوڵ بوون بە کۆمەڵێشتەوە کە ئەتوان بڵێم ئەگەر تعبیرەکەم گونجابێ لە سەدادەی ئیسلامیش نییە بەڕاستی لە سەدادەی ئیسلام نییە کە ڕۆژوو چۆن دەستنوێ شوێن ئەگیرێت ژۆن دەستنوێژە شوێندرێ وسڵ چۆن نەکرێ نازانم زەکات چۆن ئەدرێ فڵانچی ئەکرێت چی نەکرێ ینی ئەتوان بڵێم لە سەدادەی ئیسلامیش نییە بە کورتیەکەی کە ئیسلام لە ڕێڕەوە تەبیعیەکەی دەرچوو زاناکان حاڵەتێکی نائاسایی دروست بوو کە زاناکان بەشێکیان ئەوانەی کە خەریکی زانست و عیلم بوون ناچار بوون وەکو کابراوتی زیاتر خۆیان بە شتێکەوە خەریککەن کە با بڵێن بارودۆخی سیاسی زۆر کێشەیان بۆ دروست نەبێ بە حقیقت چونکە ئەگەر بینە سەر حقیقت بە تعبیرێکی کورت ئیسلام کە هات بەڕاستی ئیسلام هات یەک دنیاشتی گەورە بگۆڕێ بەڕاستی ئیسلام کە هات ئەگەر تعبیرەکەم گونجاو بێ ئەتوان بڵێم بێ باوەڕەکانی سەردەمی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ زۆر زۆر جوان لە ئیسلام حاڵی بوون لە ئیسلام لە ئێمەی مسلمانی ئەم سەردەمە بەڕاستی ئەمە حقیقەتێکە و زۆرە لە بڵێن زانا مسلمانە گەورەکانی ئەم سەردەمەش مەسەن باسییان کردووە لە مەودودیەوە بیگرێت تا کاک ئەحمەدی موفتیزادە تا کاک ناصر تا زۆرە لە خەڵکەکان يعني كابرا كأيود بيغمبر دولي خوالة سبب فرمي قولوا لا إله إلا الله تفلحوا بس بلن لا إله إلا الله يعني أبو جهل وأبو لهب وفلان وأنا إذاني لا إله إلا الله يعني شيء براسي لا إله إلا الله يعني بمعنى فراوانا كي تشب ربوبية وتشب ألوهية أويك تنها خدا فرمان رواو فرياد الرسو فرمان دركرو سرچاوي هموش تكانا و بابلين إما أجر كباورمان وابو أبي أو كاته همو أو بيورا كوملايتي و با بڵێن یاسا دەستکردانەی کە مرۆڤەکان دایانناوە و ئەو جیاوازە چینایەتیانەی بەتایبەتی کە مەسەلەن وا ئەکا بیلال ئەبێ خزمەتکار و کۆیلە بێ و ئەبێ ئەبوو جەهل سەردەستە و گەورە بێ ئەمە هەمووی تێگەچێ بەڕاستی ئەمە کە بینین ئیسلام هات بەڕاستی پێغەمبەر دوودی خوا لەسەر بێ ئەمانەی هەموو خستەوە شوێنە تەبیعیەکەی خۆی یعنی بیلال وای لێ هات لە مرۆڤێکی کۆیلەی ژێردەسەوە بوو بە هاوشانی ئەبوو بەکر بوو بە هاوشانی عومەر بوو بە هاوشانی عەلی و عوسمان و فڵان و فیسار و هەموو گەورەکان بەڕاستی بەڵام ئێمە کە سەیری کەین لە مێژووی ئیسلاما لە قۆناغی دواترە شتەکان بەو شێوە نەبوون یعنی بە یەک تعبیری کورد بەڕاستی هۆکاری سیاسی هۆکارێکی سەرەکی ئەو مەسەلە بووە بە قەناعەتی من دکتۆر بۆچی ئەوەندەی هەست دەکرێ عیرفان کۆزۆڵەیی و قبولکردنی ئەمری واقع و خۆ گونجان لەگەڵ هەر دەسەڵاتێکایە ئەوەندە جۆرێک نییە لە خواپەرستیە کە خوا ئەوێ بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەفضل الجهاد كلمة الحق عند سلطان الجائر
نابینین زۆر جار بە کەمی لە ناو عیرفانە، ینی ئەو قسەیەگەی دەڵێ هەر زەرەری بۆ پەزەکان نەبێ ئیدی کێشە نییە. هەر هەمان بۆ لە وڵاتی خۆمانە کە سیستەمی پاشایەتی لێرە ڕوخێ دەچێت بۆ خزمەتی شای ئێران، کە شا لەوێ ڕوخێ دێتەوە بۆ خزمەتی سەدام و تەنانەت سوپاشی بۆ دائەمەزرێنێ. بەجۆی لە جۆرەکان بۆچی عیرفان ئەم جۆرە قبولکردن و کزۆڵەی و سەلماندن خۆ نواندنیان بۆونە ئەوەی کە خۆ سەلماندن لەگەڵ دەسەڵات و ئەمری واقعا لێ ئەوە شێتەوە. عیرفانی ڕاستەقینە ئەمە بووە لە ڕابردووە. خۆی ئێمە گەر ئەوەی کە وەکو پێشەکی باسمان کرد بەڕاستی ئەوەی کە نەبێ بەوەی کە وەکو کابراوتی وە بەسمان بێ کە حکم بەسەر شتێ بکەین، ئێمە بگەڕێنەوە سەر پێوەرەکە گەر سەرەتای قسەکە جەنابەت و بینەران نوبیسەرانی خۆشەویست جویان لەبێ منوتم ئێمە وەکو سەرچاوەیە کانیەکمان هەیە، ئێمە پێویستمان بەوە هەیە جاربەجار کێوماڵێکی بکەین، جۆماڵێکی بکەین بزانین ئەم جۆگەیە چێ خەڵتەیەکی تایە، چه داروبەرد و گەڵایەک و یابان بۆ منە شتێکی ناتەبیعی تایە بۆی کە بتوانین بگەڕێنەوە سەر ئاوە سازگار و ئاسایەکەی خۆی وە خەڵک سوودمەند بێ لێی بەڕاستی. ئێمە ئەگەر سەیری ئەوە بکەین کە وەکو باسم کرد وشە و زاراوەکان لە حاڵەتە تەبیعیەکەی دەرکران، ئەمە حەقیقەتێکە کە هەیە و قورئان سەلمێنەری ئەوەیە. ئەمە گوتمان لە قورئانە وشەی فقه هەمان نییە بۆ مەفهومە، وشەی شریعەتمان نییە بۆ مەفهومە. ئەجا بە مانایکی خراپ نێن بێن سەیری قورئانکەین وشەی عیرفانمان نییە لە قورئانە. ئێمە لە هەموو قورئان بگەڕێ وشەی عیرفان نادۆزیتەوە بەڕاستی. ئەی کەواتە موشە لەکوێوە دروست بوو؟ من قەناعەتم وایە کاتێ عارفەکان کە سەیریان کرد بەڕاستی بەشە لە فەقیهەکان، ئەو قسەی گرنگە کە بێڵم، کاتێک کە عارفەکان کە سەیریان کرد فەقیهەکان هاتوون با بڵێن وشەی علمیان لە مەفهومی قورئانیا گۆڕی کردیان بە فقه، کردیان بە شەرع، کردیان بەم شتانە، ئەمان بەدیلێکی تریان بۆ نەمایەوە، ناچار بوون چی بکەن وشەیەکی تازە دروستکەن کە وشەکە بریتی بوو لە عیرفان بەڕاستی، یا وشەی تەسەوف یا وشەی عیرفان با بڵێن، ئەمان وشەیەکیان دروست کرد. بەڵام ئەگەر وەکو کاک ناسر لە شوێنێکە کە من قەناعەتم بە قسەکەیشی هەیە کاڵێ ئەوانە بواە وشەکە بەهات نایە وشە ڕاستەقینەکەی قورئانیان بهێنایەتەوە کە بیان تا علم. ئەگەر ئێمە سیرکەین ینی لە کولتوری ئێمەشا بۆی واقعی سیریکەن، من بەر لەوەی بەرنامەکە بێت بیرم لەو شعرەی قەسیدەی بەحری نووری مامۆستا مەحویە کردەوە، ئەڵێ وصلى الله على ئەو بەحری نووری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیری علم الله سبحانە. لێرە ئەگەر تێبینی وشەکە بکەی ئەڵێ وصلى الله على ئەو بەحری نووری علم و عرفانە. لەلای عارفەکان دوای وای لێ هات علم بوو بەچی؟ ئەوانیش هەمان قسەی کە فەقیهەکان کردیان هەمان هەڵیان نەک هەردوو پات کردەوە، بەڵکو شەرعیەتیان پێدا. ئەگەر تێبینی بکەین مەسەن تۆ بڕۆ سەیری شەرحی ئەم شعرە بکە کە مامۆستا مدەڕیس بە ڕەحمەت بێ کردوێتی کاڵێم مەفهومی وصلى الله على ئەو بەحری نووری علم و عرفانە، بەحری علم یعنی علمی ظاهر، یعنی لە ئیسلامە بەچی ئەوتری علم؟ یعنی ئەو شتێک علاقەی بە ظاهری شتەوە بێ، بەڵام عرفان یعنی باطن دیوی پشتەوەی مۆزوعەکە. کەواتە عارفەکانیش هەمان هەڵیان دووبارە کردەوە کە فەقیهەکان دووبارەیان کرد بێەوە کە هاتن علمیان یەکسان کرد بەچی؟ بە باسکردن بە شتی دیوی دەرەوەی مەسەلەکان زیاتر. یعنی ئەگەر تعبیرەکەم گونجاو بێ یعنی عیبادات و معاملات، یعنی علم یەکسان بوو بە عیبادات و معاملات تەنها بە ماناچیەکەی بەمانای ئیبادەتە دیاری کراوانی کە هەیە و معاملاتە دیاری کراوانشی کە هەیە، کە لە کاتێک کە ئێمە گەر سەیریکەین بە مەفهومی قورئانی إنما يخشى الله من عباده العلماء، سەیریکەی مەفهومی علەما لەوێ ئەو کەسانن کە تێڕوانینیان بۆ گردون چییە، بۆ وجود چییە، بۆ بوونەوەر چییە. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. جاء ئەگەر تێبینی ئاەتی پێشووترمان کرد لە سوورەتی زومەرە ئاەتی نۆکە کە ئەخیرەکەی ئەڵێ أمن هو قانت آناء الليل قائما أو ساجدا يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. أولو الألباب أصلا أولو الألباب يعني شيء، يعني لمفهوم خوي اللب لعزمان عربية يعني كاغلا، يعني أو كساني كديوي قولي شد أبينا، يعني نكتوك رحمة إخوان لبي، يعني بصيرت بمفهوم قرآنيك، يعني بمعنى ديوي قولي أويك هيا هر خودي عارفة كان خويا يكفي تفسيرك هيا بو آياتي قرآني عليه زوجار أو ترى وتراهم تفسير آياتي أويك سورة يونس أجر الله من كذا فرمى وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون.
ئەی محەممەد درودی خوارد لەسەر بێ ئەبینی بێ باوەڕەکان سەیری تۆ ئەەکەن بەڵام ناتبینن ئەوان محەممەدی کوڕی عەبدوڵڵا بینن ئەوان محەممەد ڕەسوڵ الله نابینن ئەخر مۆزوعی زۆر مهمە زانی يعني ئەگەر ئەو محەممەدی کوڕی ڕەسوڵ الله ببینایە بە تەئکیدی ئیمانی پێ ئێنا ئەو کەسێتیەکی توێکڵی ڕواڵەتی دەرەوەی محەممەد وێ لە سڵحی حودەیبێژ لە سەهلی کوڕی عەمرە لێ من ئەگەر بمزانایە پێغەمبەری خۆی باوەڕم پێنا بۆیە بێ بنووسی لە نێوان سەهل و محەممەدی کوڕی عەبدوڵڵایە ئەم ڕێکەوت نەمۆر کراوە جا مەبەستەکەم چی بوو لە قسەکەمە مەساڕیاز ینی ئێمە کورتەی قسەکە عارفەکانیش هەمان هەڵەی فەقیهەکانیان دووبارە کردەوە هاتن چیان کرد علمیان کرد بەوەی کە ئەوان مەبەستیان بوو لە کاتێکە ئەبواە بیان تا لە جاتی عرفان وشی علمیان بەکاربێنێتەوە علم بەمانە قورئانیەکەی بەڕاستی کەوتم إنما يخشى الله من عباده العلماء يعني ئەو کەسانی کە بەڕاستی بەدیوێکی قوڵ بوونیان ناسیوە ژیانیان ناسیوە بوونەوەریان ناسیوە و عاقبەتی شتەکان ببینەوەی کە هەر مەولانە خۆی ئەڵێ کەفی دەریاست سوورەتهای ئالەم زەکەف بگوزار ئەگەر ئەهلی سەفایی ئەڵێ دیاردەکانی گردون و ژیان وەکو کەفی قەراقی دەریاوان کە تۆ ئەگەر ئەتەوێ قوڵی ببینی ئەو لە ئەلبابی بە مەفهومە قورئانیەکەی ئەبێ زەکەف بگوزارە بێت لە کەفتێ پڕکەی ئەبێ بچیتە پشتی کەفەکە تێگەی چۆن ئەوەیە کە بە مەفهومی قورئانی کە پشتی کەفەکە بریتێ لە چی لە دیاردە قوڵەکانی بوونەوە جا من مەبەستم چی بوو ئەمە تقریبا وەکوڵێ هەمووی پەیوەستە بەیەکەوە بۆیە ناچارم کەمێ ڕەبتی کەمەوە پارچەکان ئەنجاو کاتە بێمە سەر وڵامی پرسیارەکەی بەڕێزت ئێمە ئەگەر سەیریکەین کاتێک کە تێکچوون دروست بوو لە زاراوەکانە لە ناونانە دیاردەکانە ئەو کاتە حاڵەتێ دروست بوو کە چی بوو عارفەکان بوون عارفەکان کە سەیریان کرد فەقیهەکان زیاتر بوون بە مەشغوڵی چی مەشغوڵی ئەوەی کە زیاتر چی بکەم و چینەکەم دەستنوێش چۆن ئەگیرێ و چۆن ئەشێ و چۆن فڵانەکە و چۆن هینەوێ سەیریان کرد بە کورتەکەی ئیسلام یەکسان بوو بە فقه وەکو ئەگەر سیرکەین يعني وەکو هەر ئیقبالی لاهوری جەنابەت قسەکەت پێ کرد ئەڵێ ئەگەر سەیری تاریخی ئیسلام کەی تاریخی گەشەکردنی ئیسلام وەکو دین بەڕاستی بریتێ لە ئیسلامێکی فقهی يعني ئێمە ئەگەر سەیری ئیسلام کەین ئەوەندەی کە ئیسلام مەسەن بە درێژایی مێژوو ئێمە ئەگەر هەر باسی ئیسلامەکەین یەکسەر باسی چیەکەین باسی ئەوەکەین کە ئیسلام لە دوای سەحابەکە لە دوای چواریارانی پێغەمبەر یەکسەر بێ بە چوار مەذهب یەکسەر بێ بە علمی فقه و علمی حدیث زانایانی علمی فقه و زانایانی علمی حدیث يعني سیرەکەی ئیسلام بوو بەچی ئیسلامێک کە تەنها خەریکیەوەیە و چی بکەم و چی نەکەم يعني چۆن دەستنوێژەگرێ چۆن دەستنوێژکێندرێ چۆن فڵان ئەحکامەکان جێبەجێکرێت چۆن ئەحکامەکان هینە بێ بە کورتەکەی ئیسلام بوو بە شتێکی علاقی بە دیوی دەرەوەی مرۆڤ هەبوو بە تەنها چی بکەم و چی نەکەم يعني بۆ نمونە ئەوەی بەلاو مهم نەبوو کە مثلا من چۆن تێڕوانینم بۆ خوا دروستکەم ڕەنگە هیچ بڵێ باشەوان نییە یا هەموو کتێبەی ئیمامی تەحاوی و فڵان و فیساردایان ناوە لەسەر عەقیدە کاکە ئەگەر بێتە سەر حەقیقەت ئەمەی کە ئەماندایان ناوام بەسم ئەوە نییە کە ڕەخنە بگرم بەڵام باوەڕ بکە یەک دنیا غەڵەتی گەورەیتایە واللهی ئەگەر بە وردی و بە شێوەیەکی قورئانی بە پێوەری قورئانی سەیری کتێبی عەقیدەی تەحاوی و هەموو کتێبەکانی تری کە ڕەنگە عەقیدەی تەحاوی باشترینەکەیان بێ یەک دنیا خەلەلی گەورەیتایە کە لەگەڵ قورئانە متەزاری بە بەڕاستی تەزاروبی گەورەی هەیە لەگەڵ قورئانە بەڕاستی جا مەبەستەکەم دوای ئەوە کە هین بوو لەبەرەوە ئەمان هاتن چیان کرد ناچار بوون عارفەکان بیریان لەوە کردەوە کە بۆ ئەوەی خەڵک لە تەنها لە دینداریەکی ڕواڵەتی کە نوێژێکی بێجان بکە زەکاتێکی بێجان بە ڕۆژۆکی بێجان بگرێ هاتن بیریان لەوە کردەوە چی بکەن تەرکیزکەن لەسەر باڵتنی دەرونی مرۆڤەکان تەرکیزکەن لەسەر ئەوەی کە ئینسان تەسکیەی نەفسی خۆی بکا کە ئێمە زانین قورئان بابەتێکی گەورەی قورئان ئەوەی کە تەسکیەی ئینسان تەسکیەی نەفسی خۆی بکا با بڵێن ئەوەی کە ئینسان لە دوای ئەوەی کە خوای ناسی و ئەوانەی لە دوای ئەوەی کە با بڵێن بە دروستی ئەوەی کە لە قورئان ئەخوای گەورە باسیەکە هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة يتلو عليهم آياته يعني ئەوەی کە نیشانەکانی خوا بە کورتەکەی ناسینی خوا نیشانەکانی خوا ناسینی خوا معرفة الله ئەگەر بێتە سەر وشەی عرفان خوا عرفان يعني چی يعني ناسین يعني عارفەکان من ناڵێم وشەی عرفان وشەیەکە زۆر خراپە يعني بەڕاستی تا ئاستێکی زۆر هەوڵیاندان نزیک ببنەوە لە مەفهومە قورئانیەکەی کە مەفهومی علمە ناسینی خوددا ئەوەی کە إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی تەنها ئەوانەی کە خوا ئەناسن بەمانە ڕاستەقینەکەی خوا وەکو صفاتی جەمالی و جەلالی صفاتەکانی با بڵێن ئەوەی کە خوای شکۆ گەورە و مەزنی خوایە ئەوەشی کە صفاتی جوانی و نەرمی و با بڵێن
لێبوردەیی و هەموو ئۆسیفاتانی کە خوا هەیە عارفەکان نزیک بوونەوە لەمە بەڵام کێشەکە لە چیا بوو کوتم ئەمان کە سەیریان کرد ئیسلام زیاتر بۆ بە شتێکی تەقلیدی با بڵێن ڕواڵەتی توێکڵ ئەمان ناچار بوون بیلانەوە کردەوە هاتن خۆیانیان جیا کردەوە کە خۆیانیان جیا کردەوە کێشەکە چی بوو مەسەن تۆ سیر کە هەل لە سوفیانی سەوریەوە کە سەیری پێکەی کە تقریبا زۆر جار باسەکرێ لە سوفیانی سەوری و لە قۆناغەکانی دواتری مەسەن شێخ حەسەنی بەسری و لە قۆناغەکانی دواتر کەێتە سەر جونەیدی بەغدادی کە لە بەغا بۆ کەکبای پیاوێکی گەورە بووە ئەم هات ویستی با بڵێن خەڵک لەبەرەوەی وەکوتم واقع سیاسەکە زۆر نالەبار بوو کۆمەڵی خەڵکی زاڵم چوونە سەر دەسەڵات کە ئیسلامی ڕاستەقینیان قوبوڵ نەبوو بەڕاستی چونکە ئیسلامی ڕاستەقینە ڕۆحەکەی بریتی بوو لە شورا بەڕاستی ئیسلامی ڕاستەقینە ڕۆحەکەی بریتی بوو لەوەی کە ئەبێ پێوەرێک هەبێ ئەم پێوەرە گەورەتر بێت لە سەروی هەموو کەسەکانەوە لە سەروی خەلیفە خۆشەوە خەلیفە بێ پێوەرێک هەبێ بە پێ ئەم پێوەرە دیاری بکە کە چۆن ڕفتارکە لەبەرەوە ئەمان هاتن جیان کردەوە بۆیان ئەبینی لەو قورئانە لەو قۆناغا شتێکی تازە پێیا بوو کە بریتە لە چی لە پەنای مزگەوتەکانە مەسەن جونەیدی بەغدادی لە ناو مزگەوتەکانە وتاری هەیە بەڵام باسی هیچ شتێکی ناکرد کە با بڵێن کە مەترسی بێ بۆ سەردەسەڵات بەڕاستی نەیەتوانی وا بکە بۆیە ئەم هات شوێنێکی تایبەتی بۆ خۆی دروستکە کە پێوترێ زاویە بە زمانی عەرەبی یا لە قۆناغی لە کوردەواری خۆمانە پێوترێ خانەقا و تێکچێ ئەم شتە هەر لەو قۆناغی لەسەر دەبی جونەیدا ئەمە من ئەمێ ئاماژەیە بە حەلاج کەم چونکە نامەی ماسەرەکەم لەسەر حەلاجە حەلاج تقریبا هاوسەردەمی جونەید بوو حەلاج بۆچی کوژرا یعنی ئێمە دراسە بکەین زۆر جار ئەوترێ حەلاج لەبەرەوە کوژراکە کوفری کردو توێتی دژی کوفری دەسەڵاتی ئەو سەردەم بەعکسەوە ینی سیر کە بەڕاستی حەلاج لەبەرەوە نەکوژراوە کە پێی وتراوە ئەنە الحەق و ئانە یا هۆکارەکەی ئەوە نییە مەسەلەن ڕاستە بیانوێکیان تاشی کە بیانەکەەوەیە حەلاج وتوێتی ئەگەر کەسێ دەسەڵاتی نەبوو بچێ بۆ حەج ئەتوانێت ماڵێکی پاک شوێنێ پاک بە پاک و خاوێنی ڕاگرێ حەوت جار بە دەوری ئەو ماڵا هین بکات دوایی پارەکەی با بە مناڵی هەتی و بە هەژار و ئەوانە ئیتر ئەو کاتە خۆی گەورە پارێنی خێری حەجەکەی بۆ نووسێمان کرد بە خاڵی لاواز و حەلاج و ئەوشی وتبوو بەڕاستی وتبووی بەڵام هۆکاری ڕەسەری سەرەکی حەلاج ئەوە بوو کە حەلاج ئەم پیاوە دژی دەسەڵات بوو حەلاج دژی المنتصر بالله بوو المعتصم بالله نەک ئەم پیاوە ئەزانی بۆچی حەلاج ئەم پیاوە بەڕاستی هاتبوو بە ماناقوڵەکەی قورئان سەیری مەسەلەی هەژاریە کرد ئێمە ئەگەر سیرکەین مەسەن ئەڵێ حەلاج لە مزگەوتێکا وتاری ئەیە لێیان پرسی وتیان باشە جەنابی شێخ ئایا ئەگەر کەسێ هەژار بێ نانێکی دەست نەکەوێ ناچار بێ نانێ بدزێ بیخوا حرامە ئەمە پرسیارەکە بوو ئایا ئەگەر کەسێ برسی بوو نانێک بدزێ بیخوا حرامە حەلاج وەڵامەکەیەوە بووتی برسێتی خۆی حرامە برسێتی خۆی حرامە ئێمە هەروای وتی ئێمە هەمومان لەم سەرزەویە لەسەر سفرەی خوین هەمومان میوانی خوین بۆ هیچ کەسێ نییە کەسێک لەسەر ئەم سفرە دەرگا بە هیچ ناوێک و بە هیچ پاساوێکەوە ئەمە ئەم قسەوە وایە قومبەلەی نەوەوی بتەقێنیتەوە لە سەردەمێکا کە خەلافەت و خەلیفەکان ئەو هەموو دەوڵەمەن و ئەو هەموو قەسر و ئەو هەموو پارە و ئەو هەموو دەسەڵات و ئەو هەموو خزمەتکار و ئەو هەموو کەنیزەک و ئەو هەموو هینیان هەیە خەڵکیش لە ژیانێکی ئاسایی و فەقیراژی ئێمە وایە قومبەلە بتەقێنیتەوە بەڕاستی خۆی ئەگەر بیتە سەر قسەکەی حەلاج مەفهومەکەی قورئانی سەلماندووە خی گەورە ئەفەرمێ قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق باشا تخوال القرآن زيادري وتو حلاج ها ئەتەمان دکتۆر هەمان ئەوەی وتوکە لە قورئانە هەیە برا بۆ هیچ کەسێ نییە قل من حرم زينة الله التي أخرج لعباده ئەوەی چێە حرامی ئەکا لەوەی کە ئەو نعمەتانەی کە خوا داوێتی أخرج لعبادی دەریێناوە لە زەویا سەوزی کردووە لە بەروو بووم و لە کورە لە نەوت کورە لە غاز لە هەموو ئەم سامانە سروشتیانی کە ئێمە بەپێی مەفهومی ئیسلامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویەتی سێ شت خەڵکی تایە هەمووی هاوبەشن حەدیث صحیحە الماء والكلأ والنار ئەمە بێشەکە لە بنەماکانی اقتصادی ئیسلامی ئابووری ئیسلامی ینی ئەوەی کە پێوترێ ئاو سەرچاوە ئاویەکان ینی بۆ هیچ وڵاتیان نییە سەرچاوی ئاو بگرێتەوە بەندا و دروستکە و کۆی کە ئێستا دروستەکرێ ئێران و تورکیا دروستیەکەن چونکە ئەمە ماڵی هینی هاوبەشە بەڕاستی مافی خوایە ئەمە بۆ هیچ کەسێک و هیچ دەوڵەتێک و هیچ دەسەڵاتدارە نییە ئەمە بکە الماء والكلأ والنار كلأ يعني لە وەرگا ینی لە وەرگا ئەو شوێنانەی کە شوێنی سروشتین بە دیادەی سروشتی بە باڵێن خوایی سەوز بوون بۆ دەوڵەت
بۆ هیچ کەسێک بۆ هیچ نەفرێنیە دەسی بەسەرا بگرێت سێمیش ئەنار ینی ئاگر ینی سەردەم ینی نەوت ینی سوتەمەنی ینی داهاتە کانزاییەکان ینی داهاتە سامانە سروشتەکان سامانە سوشتەکان هاوبەشن ینی بە هیچ شێوەیە ئەگەر ئیمامی عومەر ئێستا خۆی زیینو بێتەوە ئەگەر محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمڕۆ زیینو بێتەوە خۆی بۆی نییە مافی نییە داگیریکان نەک ئەوەی کە بۆ بنەماڵەیە بێ یا بۆ دوو بنەماڵە بێ کە ئێستا لە کوردستانە بەڕاستی ئەم حاڵەتە دروست بووە کەواتە ئێمە گەر بێنە سەر حەقیقەت و سێرەکەی شتەکان زۆر شێواون ینی ئەوەی کە لە ئیسلامە هەیەینە کەواتە خاڵی دووەم ئەمە بوو کە ئەمان هاتن ناچار بوون بیلەوە بکەنەوە خۆیان جیاکەنەوە لە بەرەوەی هیچ نەبێ خۆیان بپارێزن و بەشێکیش وکۆڵێ حاڵەتی ڕۆحی حاڵەتی تێگەیشتنی دروست حاڵەتی قوڵبینی ناسینی خوددا ناسینی کۆمەڵێشت بکەن جا ئەمەی کە جەنابەت فەرموود ئەمە بەڕاستی تۆزێک بێ ئینسافی تایە ئەگەر ئێمە بڵێن تەسەوفی ئیسلامی تەنها تەسەوفێکی دەستەمۆ بووە بەڕاستی ئەمە قسەیەکی ڕاست نییە ئێمە گەسێکن هەموو زانەکانی ئیسلام ئەگەر تعبیرەکەم گونجاو بێ لە ئیمامی ئەحمەدەوە بیگرە تا ئیمام ئەبوو حەنیفە کە بەشێکی ئیمامی ئەبوو حەنیفە لە سژن ناگیانی لە دەزدا ئیمامی ئەحمەد زیاتر لە 10 ساڵ زیندانی کرا دوایی بە نەخۆشی و بە ناڕەحەتێکی زۆر وەفاتی کردووانە ئەگەر سەیریکەی بەرقەنەعەتی من ئەوانە بوون کە لە عیلم بە مەفهومە قورئانیەکەی حاڵی بوون ئەما ئەوانە بوون کە قورئانیان بردەوە واتاکانیان بردەوە سەر مەفهومە قورئانی ڕاستەقینەکەی خۆی بۆیە نەیانتوانی بەرامبەر بە زاڵمەکان بێدەنگ بن بۆیە ئەبوو حەنیفە نەیتوانی پشت لە بنەماڵی پێغەمبەر کات درودی خوای لەسەر بێ بە تایبەتی زین العابدین کەنەوەی ئیمامی عەلی بوو نەیتوانی کوڕی ئیمامی حسێن نەیتوانی پشتی تێ بکە و هەر لەسەر ئیمامی زین العابدین بوو کە ئیمامی ئەبوو حەنیفە زیندانی کرا هۆکارێکی سەرەکی ئەوە بوو بەڕاستی کەواتە قسەکە ئەمەیە ئێمە گەسێرکن با بڵێن بە درێژایی مێژوو عالمەکان و عارفەکان ئەوانەی کە بە مەفهومە قورئانیەکە لە عیلم حاڵی بوون نەیانتوانیوە بەرامبەر بە ستەم بەرامبەر بە خراپە بەرامبەر بە نەعەدالەتی بەرامبەر بە ئەو حاڵەتانەی کە هەبوون بێدەنگ بن بەڕاستی لە مێژووی خۆشمانە ئەبینین ئەو حاڵەتانە بەڕاستی یعنی ئێمە هەر زۆر دوو نەڕوین ئێمە گەسەیرکەین کاک ئەحمەدی شێخ بڕۆ مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ بخوێنەرەوە یەکەم مەکتوبی کە دانراوە مامۆسای مدەڕیس دایناوە باسی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە ئەسڵەن من ئەوەی کە خوێندومەتەوە مەکتوبات بەشی یەکەمەکەی خوێندومەتەوە لە زۆر پەرەگرافە خەتیشم بەسێ بەژێرانە و دیاریم کردووە باسی خراپی دەسەڵاتی و کاتاکە باسی دەسەڵاتی عوسمانیە کات یعنی وا تەسەور نەکەین کە کاک ئەحمەد یا عارفە ڕاستەقینەکان کەسێ بوون کە لە بەرامبەر زوڵم و لە بەرامبەر ناحەقی بێدەنگ بوون ناچووکە ئەوانە بەڕاستی لە عیلم بە مەفهومە قورئانیەکەی حاڵی بوون نەیانتوانیوین کە یعنی من خۆم لە بیرمەیەکە لە پەرەگرافەکانی کاک ئەحمەدی شێخ بە ڕەحمەت بێ کە باسی عوسمانیەکانەکە ئەڵێ بیرکەرەوە ئەمە قسەیەکی کەم نییە قسەکە ئێستا من ئارزی جەنابتانەکەم ئەڵێ وای لێ هاتووە لە دەسەڵاتدارانی شارە ئەوەی کە پارە ئەیا و بەرتی لەیە قسەی ئەڕوا و هەموو شتێکی بووەکەن بەڵام کەسێکی ڕاست و کەسێک کە بێوێ با بڵێن خزمەتی وڵات کە کەسێک کە مەزلوم بێ بچێ بۆ لای فەرمان ڕەواکانی شار کەس جوابی نایەتەوە حەزەکەم خوێنەرانی گوێگرانی ئەم بەرنامە بچن سەیری مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ بکەن ئەو پەرەگرافانەی کە من باسیەکەم بزانە تایەتی یاتیای نییە کە کاک ئەحمەدی شێخ کەیچێ بۆ لە زانا گەورەکانی کوردووانە کەواتە من ویستم بڵێم ئەمە کەواتە لادان بوو یەکێ لە خراپیەکانی تر عیرفانەزانی چی بوو بەڕای من مامۆستا بۆ ئەم سەردەمە ئەمەی کە باسم کرد تقریبا بەشێکی زۆر علاقەی بە قورئان و مێژوو سەردەمی ڕابردووەوە هەبوو بەڕای من یەکێ لە خراپەکانی عیرفان لە ئێستا ئەوەیە کە عیرفان خەریکە لا ئیرادیە بێتە بەدیلێک بۆ ئیسلام زانین خەریکە بێتە بەدیلێک بەتایبەتی لە لای کۆمەڵی گەنجی خوێندەوار هەتا دکتۆ پێم وایە بێ ڕێگەیەکی ئاسان و بێگرێ و گۆڵ و تەداخل نەکردن لە سیاسەت کە دەسەڵاتی ئەمڕۆ ئەوە هیچ ئەمریکا و ڕۆژئاوا ئەوەیان دەوێت کە موسڵمانان بێسەر و بێ سیاسەت و بێدڵسۆزێک من تەنان لەناو وڵاتی خۆشمانە ئێستا جۆرێ لە جۆرەکان دەسەڵات خەڵکێکی دەستەمۆ و خەڵکێکی ئەوەی دەبێت پاروەکە بەبێ جوین و بەبێ ئازار بۆی قوت بچێ ینی گەنجێکیە بێت تەداخلی سیاست نەکە لە بڵێ حەقی بەسەر نەوت و دەرامەت و کانزای ئەم وڵاتە و چۆنێتی بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەم وڵاتەوە نەبێت بۆچی ینی عیرفان لە ئێستادا ئەم ڕۆڵە جوانە بۆ دەسەڵات دەگێڕێ مامۆستا ڕاز من حەزەکەم بۆی تۆزێک فراوانتر بیر بکەینەوە بەڕای من ئەمەی کە عیرفان ئێستا ئەمڕۆ خەریکە ئەبێتە بەدیلی دین بەڕای من ئەمە دیاردەیەکی جیهانیە ئەوەی کە پێوتر ئەکسچوارلیتی یعنی معنەویەت بە زمان ئینگلیزیەکەی ئێستا معنەویەت لە دنیا یەکێکە لە فۆرمەکان کە ئەبێ ببێتە بەدیل بۆ ئاینەکان
نەک هەر پێش ئیسلام لە ئەوروپاش وایە ئەوێ بێتە بەدیل بۆ ئاینی مەسیحی ئەوێ بێتە بەدیل بە ئاینی جوولەکە ئەوێ بێتە بەدیل بۆ ئاینی ئیسلام ڕاستی یعنی ئەگەر تێبینی بکەین ئێمە لە دنیا ئێستا کۆمەڵی خەڵک پیا بوون وەکو ئۆشۆ وەکو کریژنامۆرتێ وەکو مەسەلەن زۆر خەڵکی ترکە هەن ئەمانە مسەرەکەی لە لای ئەوروپایەکان خەڵکیی زۆر شوێنی یەکەوێ وە کتێبەکانی کە چاپەکرێ خەڵکێکی زۆر ئەیخوێنێتەوە بەڕاستی یعنی وای لات بوو مەسەلەن ئۆشۆ فڕۆکە و هەلیکۆپتەری تایبەتی خۆی هەبوو کە چوو بۆ سیمینار و کۆڕەکان ینی ئەمریکا حسابی تایبەتی بووە کرد بەڕاستی خۆ ڕەنگە مەبەستێکی سیاسی لە پشتەوە بێ بەس من قسەم لەسەرەوە نییە مەبەستی سیاسی لە بەڕای من ئێمە گە هەموو جارشتەکان بمانێت تەنها بە دیوێکی سیاسی بخوێنینەوە دروست ناتوانین بیخوێنینەوە ئەبێ تۆزە فراوان بە هەموو گۆشەکانەوە بیخوێنینەوە وەکو چۆن وتم ئیسلام من ویستمەوە بڵێم عیرفان هات بەشێکی لە ئیسلام جیا کردەوە فقه هات بەشێکی لە ئیسلام جیا کردەوە بەڕاستی فلان هات بەشێکی لە ئیسلام جیا کردەوە فەلسەفەکە فەیلسوفەکان هات بەشێکیان لە ئیسلام جیا کردەوە ئێمە گە سیرکەین ئەمە هەمووی زوڵم بوو هەمووی نەعەدالەتی بوو و هەمووی ناحەقی بوو بەرامبەر بە قورئانی پیرۆز کرا بەرامبەر بە ئیسلام کرا بۆیە عیرفانیش هەمان حاڵەت نابێ بکە لە ئەوروپا کەوتم ئێستا معنەویەت ئەوەی کە هەیە ئەوێ ببێ بە بەدیل بۆ دینەکان بۆچی ئەوێ بە بەدیل بۆ دینەکان پرسیارێکی زانستیە چونکە دینەکان بە درێژایی مێژوو زیاتر بوونەتە شتێکی توێکڵ بوونەتە توێکڵ ینی کابرایە گەنجێکی مەسیحی ناتوانێت لەو خۆراکە ڕوحیەی کە لە کەنیسە هەفتەی یەک ڕۆژ بەشی ئەوەنە خۆراکی ڕوحی دەستکەوێت کە بەشی ئەم هەموو قەیران و ئەم هەموو مادیگەریەی ئێستا و ئەو هەموو با بڵێن گومانەی بەرامبەر بە خودای گەورە بەرامبەر بە بوونەوەر بەرامبەر بە چارەنووسی مرۆڤەکان بەرامبەر بە کۆمەڵە شت کە دنیای مادیگەری و با بڵێن فەلسفەی ئیلحاد بە شێوەیەکی گشتی ناوێتی دەرەقەتی نایە بەڕاستی مەسیحیت دەرەقەتی نایە بە حەقیقەت یعنی و ئیسلامیش ئەتوانین بڵێن بەشێکی دەرەقەتی نەهاتووە بە مانایکەی کەڵێم ئیسلام بە مانای دینەکە ناڵێم بە مانای مسلمانەکان ناڵێم بە مانای ئەو ڕاوەی کە مسلمانەکان کردویانە ئەمە وای کرد کە خەڵک بە دوای بەدیلێکی ترابگەڕێ بە دوای بەدیلێکی ترابگەڕێ کە چییە معنەویەت و عیرفانە کەواتە ئەمە دیاردەیەکی جیهانیە ئەم دیاردە جیهانیە بەڕای من ێستا پەلیشی هاویشتووە بۆ کوردستان پەلیشی هاوێشتووە بۆ وڵاتی ئیسلامیەکان بۆیە خەڵکێک هەیە حەزەکە ئەڵێ من باوەڕم بەخوا هەیە و من خۆم خۆشەوێ و من باوەڕم وایە کە دین بریتە لە پەیوەندی تاکە کەسی نێوان مرۆڤ و خوا من ئەمەم قبوڵە بەڵام ئەوم قبول نییە کە دین بریتی بێ لە مەسەلەن حکم دین قبولم نییە دین ببێ بە مەسەلەن یاسا دانان دین با بڵێن ئازادیە تاکە کەسەکانی من دیاری بکە دین مەسەلەن تەدەخولکە لە ژیانی تایبەتی منە دین تەدەخولکە ئەزانی بۆی ئەم کێشە دروست بووە چونکە بەڕاستی ئەگەر تعبیرەکەم گونجابێت چۆن لەم لاوە نمونەیەکی ناشیاوی دین کە دین بریتی بوو لە کۆمەڵێشتی ڕواڵەتی وەکو پێشووتر ئاماژەم کرد بوو بە چی بکەم و چی نەکەم چۆن دەستنوێژەگیرە و چۆن دەستنوێژەشکێ چۆن فلانەکرێ و چۆن بە ڕۆژوەبی چۆن زەکاتەیت و چۆن سەرفیترەیە چۆن فلانەکەیت و چۆن فیسارەکەی خەڵک گەنجێک ئەمەی ناوێ بەڕاستی گەنجێک ئەم دینەی کە با بڵێن لە ئیسلامە هاتووە سەرەتاکەی کە هاتووە لەبەرەوەی وەکو کوتم سەرچاوەکە بەڕاستی لێڵ بووە سەرچاوەکە کۆمەڵەشتی تیا دروست کردووە خەڵق قبوڵی نییە بێ ئەمە جارێ باس لەمە بکەین ئەنجا هۆکاری سەرەکی ئەمەیە بەڕاستی هۆکاری سەرەکی ئەوە نییە کە با بڵێن دەسەڵاتدارەکان چیان ئەوێ و چیان ناوێ بەڕای من ئەم گەنجە بەلایەوە مهم نییە دەسەڵات چی ئەوێ و یا چی ناوێ ئەمە بێ و ئاقعی بین لایەنێکی تریشی ئەمە کەواتە هۆکاری سەرەکی یەکەم بریتی بوو لەوەی کە ئیسلامێکی تەقلیدی یا با بڵێن ئیسلامێکی بێڕۆح ڕواڵەتی کردار بەبێ ڕۆ ئەمە هەمومان نوێژەکەین بەڕاستی بە خۆشمانەوە زۆرجار ئایا ئەو نوێژەی کە ئێمەکەین ئەو نوێژەیە کە سەحابەکان کردویانە 100% نەخێر ئەو نوێژەیە کە مەسەلەن ئاخر من بیرم یەکێ لە مامۆستا بەڕێزەکان کە هیچێک بۆ لە ڕابەرانی ڕابوونی ئیسلامیش مامۆستا عومەر ڕێشاوی بوو بە ڕەحمەت بێ من خۆم کاتی خۆی لێم پرسی وتم مامۆستا بۆچی خەڵگەم ڕۆ قورئان زۆرتر لە بەرەکە خەڵگەم ڕۆ لە زانیاریە لە کۆمەڵەشتا زۆر شارەزاترە لە هاوڵەکانی پێغەمبەر بەڵام بۆ چێژ لە ئیمان وەرناگرێ بۆ چێژ لە لایەنی ڕوحی وەرناگرێ زۆر جوابێکی بەهێزی دامەوە کە دواتر ئەو کتێبم ئەو جوابم لە کتێبی دکتۆر عایز قەرەنی بینی کتێبی لا تەحزەن کە قسە کەسێکم قسەی ابن عومەرە ڕەحمەتی خوای لێبێ الله هم كانوا يؤتون الإيمان قبل القرآن ولكن نؤتى القرآن قبل الإيمان صحابة كانوا في غمصة صلى الله عليه وسلم لبيشا إيمان يعني هنا إيمان يعني ورقر أنجا قرآن يعني ورقر بلام إما قرآن ما نورقر توبه إيمان ما نورقر توبه من أبو جاري وكو نكتة قصيكي دكتور شريعتي هي بس يكم
دکتۆر شریعەتی بە ڕەحمەت بێڵێ هاوڵی پێغەمبەر هەبووە درودی خوای لەسەر بێ کە نوێژی نەکردووە ئەهەم وەکو نوکتەژ وایە وەکو مەتەڵ وایە هاوڵی پێغەمبەر هەبووە درودی خوای لەسەر بێ نوێژی نەکردووە باشە ڕۆژووی نەگرتووە زەکاتی نەداوە حەجی نەکردووە عارەقی خواردووە ئەشێتە بەهەشتیش ڕەنگە هیچێک گوێ لەم قسەی من بێڵێ شتی وا چۆن نەبێ حەقیقەت وایە وەکە موسڵمان بوو لە کاتێک ئەم کەسە کە با بڵێن ئیمانی بەخوا هێناوە ئیمانی بەوە هێناوە کە بە فعلی یەک خالقەیە لەم گردوونە ئیمانی بە ئولوهیەت و ڕوبوبەتی خوا هێناوە بە مانە قوڵەکەی وەکو باسم کرد بەڵام ئەم کاتە ئەم پیاوە کاتێک مردووە هێشتا نوێژ فەرز نەبووە هێشتا زەکات فەرز نەبووە هێشتا ڕۆژوو فەرز نەبووە هێشتا عارەقیش حرام نەبوو ئەچێتە بەهەشتیش کەواتە ئەمە خاڵە مهمە ئێمە تێبگەین ئیمان گرنگترە لە نوێژ ئیمان گرنگترە لە حیجاب ئێستا خەڵک هەر کەسێ لە ئێمە دەمەکاتەوە بمبورە من ڕێزمەیە بۆ ئافرەتە باڵاپۆشەکان کە من خێزانی خۆشم باڵاپۆشە یعنی هەر کەسێک لەم ئافرەتانە ئەدوێنی یەکسەر یەکەم شت باسیەکە بریتە لە باڵاپۆشی بابە باڵاپۆشی بریتە لە بەرهەمی درەختەکە تۆ جارێ قسە لەسەر ڕێگ و ڕیشەی درەختەکە بکە تۆ جارێ با کابرا ئیمانی تیا دروست ببێ با هەست بەوە کە خاوەنێکی هەیە لەم گردوونە با هەستکە لە سەریەوەی کەسێک هەیە زاتێک هەیە کە ئەمی دروست کردووە با هەست بە حزوری ئەم کەسە بکە جارێ با ئیمانی تیا بمەزرێ ئیمان بەمانە قوڵەکەی ئەن تؤمنە بالله ومەلائکەتی وکتوبه ورسوله وبالقدر خیره وشره وانە دوو ئاراستەی دینداریمانەیە کە هەردووکی بەڕای من زۆر ناتەبیعیە یەکەمیان ئاراستەیەکی سەلەفی کە بەشێ لە گەنجەکان ئێستا کە لە حیزبە ئیسلامیەکان داتەچیون یا بێزار بوون لە حیزبە ئیسلامیەکان یا بێزار بوون لە کۆمەڵەشت ئاراستەیەکی سەلەفیان گرتووە کە وا ئەزانێت تەنها ئەوەندەی کە تۆ بچیتە کونجێکی مزگەوت مثلەن ئەوەی کە پێوترێ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕواڵەتە مثلەن پێش نوێژ ئەوە ڕکات بکەی دوای ئەوە ڕێژ بکەی مثلەن بمبورە من ڕێزمەیە بۆ برا سەلەفیەکان بەس وەکو واقع ئەبێ حقت بڵم ئەوەی کە مثلەن بەڵێن سیواکێک بەدەستەوە بێ ئەوەی کە دەرقاچەکە و کورت کەیتەوە ئەوەی کە ڕیشێکی درێژ بێڵیتەوە تەواو ئەمە هەموو دینداریت جێبەجێ کردووە لە کاتێکە ئەوە زۆر بە قەنەعەتەوەڵم لە سەدا پێنجی ئیسلامیش نییە تحدا ئەەکەم لە سەدا پێنجی ئیسلامیش نییە ئەوە تەنها بریتە لە بەرهەمێکی ئیسلام و پەیوەندی بە کۆمەڵی قۆناغی سەدەمی پێغەمبەرەوەی صلی الله علیه و سلم بەشێکی تریشی دیو عکسەکەیەتی کە کۆمەڵی لە گەنجەکانە بینین بەڕاستی بەرەودیوی عرفانی ڕۆشتون من نایشارمەوە جنابشت ئاگاداری کۆمەڵی گەنج دروست بوون کە تەنانەت ئەچوون بۆ لای هەندێک لە شێخەکان کە هینی تەسەوف بوون ینی گەنجە ناسم لە سلێمانیەوە وەکو گروپ ڕۆشتەوە بۆ پێنج جوێن بەحساب بۆی کە هیچێ لە شێخەکان ببینێکە من حەز ناکەم ناوی کەسەکەش بڵێم ناوی کەسەکەش ئەزانم کە بەحساب ئەمە عرفانە و کە بەڕای من ئەمە هەمووی شپرزەیە ئەمە هەمووی سەر لێ تێکچوونە چارەسەرەوەی ئەمە بگرێنەوە بۆ قورئان کە ئەڵێن قورئان هیوادارم وا بیر نەکرێتەوە کە من قورئانی نیم من باوەڕم بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە و باوەڕم وایە ئەسڵەن قورئان خۆی گەورەترین دلیل و بەڵگەیە لەسەر ڕاستەتی و گەورەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و ئەمە گەر بمانەوێ بە مانای ڕاستەقینە لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە حقیقەتی حاڵەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم حاڵی ببین ئەوە ئەبێ لە قورئان زۆر باشە دکتۆر من پرسیاری زۆرم مابوو و نەشمویست مقاتعات بکەم قسەکان زۆر بە چێژ بوون بەڵام کاتی بەنامکەم وازم 4 دقەشی بەسەرا ڕۆشتووە من داوای لێبردنەکەم کە قسەم پێ بڕیت و زۆر چێژیشم لێ بینی دەست خۆش بێ بە ئومێدیەوەی توانی بێتمان پەنجە بخەینە سەر هەندێک لە کەم و کورتی و نەخۆشی و لاوازیەکانی عیرفانی ئیسلامی و بە ئومێدیەوەش ئینشاءڵڵا سوود و کاریگەری هەبێ بۆ بینەر من زۆر سوپاسی بەڕێستانەکەم زۆر سوپاس دکتۆریان وەلە بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی خەڵوەت تا ئەڵقەیەکی تر و بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم خواتان دەکەم